قەزای ڕەواندز یەکێکە لەو قەزایانەی خاوەن چەندین ناوچەی گەشتیاری دڵڵفێنە و گەشتیارێکی زۆر لە بۆنەکان ڕووی تێدەکەن. هاتنی گەشتیارێکی زۆریش لە شارەکانی هەرێم و ناوەڕاست و خواروی عێراقەوە بۆ ناوچە گەشتیاریەکانی سنوورەکە وای کردووە ژێرخانی ئابووری ناوچەکە ببوژێتەوە. ئەم جێژنەیە لەگەڵ بوونەوەی ڕێگای پردیەوە هەولێر هەڵبەتە کە گەشتیارێکی زۆر ڕوویدا دەڤەرەکەمان کردووە و بەڕێژەیەکی زۆر ئەمەش سوود و قازانجێکی زۆری هەبە لەم چەند ڕۆژەی دواییدا. گەشتیاری ئەتوانین بڵێن کارێکە یاخود پیشەیەکە کە کەرستەکەی گەشتیارەکەیە بەخۆی دێت ئێرە بەویستی خۆی بە حەزی خۆی لێرە پارە سەرفەکە بۆ ینی بۆ ئیسراحەتی خۆی دێتە ئێرە جیاوازە لەگەڵ پیشەکانی تر ئەتوانین بڵێن باشترین پیشەیە و ئاسانترین پیشەیە ئەگەر حکوومەتی هەرێم زیاتر هاوکار بی لەگەڵ گەشتیارانی بیانی بە تایبەتی. هاوڵاتیان بۆ بەسەربردننی پشووی جەژن و دوورکەوتنەوە لە کەش و هەوای گەرمی شار ڕوو لە ناوچە گەشتیاریەکان دەکەن تا بۆ چەند ساتێک لە جەنجاڵی و سەرقاڵی ڕۆژانە و ژینگەی ناتەندروست دوور بکەونەوە و چێژ لە ئاو و هەوای سازگاری کوردستان ببینن. لە کەرگوو هاتوونە کەرگوو جەوێکی گەرمە بۆ کەشوهایەکی خۆش لێرە بەسەر بەرین بەڕاستی کوردستان جێی هەمومانە. خەبات ڕاهاتینایە وەختی خۆ لە مووسڵ بووین ئەو جاهاتینە خەبات ئەو شتەمانە دیتەوە ئەو جارە بینە ئێرە ئیشەڵە جارەکەدی داوا چێتر دەکەینەوە خۆشترە. والله أم لبغداد هاتنا أما تقريبا 7 روز أمن ليلة يعني كردستان ومصيف كردستان وجهة سياحي قلق وخوشين. والله حارة بغداد. حارة لبر قرمة بغداد قرمة خوشترة. تغيير جو. يا ملس يماني واتينو ما يصير روجا لقى كومالي خياسان وقسم كسوكارا دوا جار بورتي وشيق للرواندوز ماينوا شوێنێکی زۆر خۆشە بەعام ئاوهەوایەکی زۆر پێنک و سازگارە. سپاس بۆ ئێوە لە سلێمانی هاتوین بۆ دەڤەری باڵەکایەتی بۆ بەسەربردننی چەند کاتێک لەگەڵ هەنێ لە خۆشەویستانمان بەڕاستی شوێنی زۆر خۆشی لێیە لە دەڤەری باڵەکایەتی. لە هەولێرەوە هاتم بە بۆ نوێ کە جەوەکە گەرمە ئێرەش هاوینە هەوارەی فێنک و خۆشە هاوینە هەواری بێخار گەشتەشی خۆشمان کردیە و بە کاملی و کەرتی گەشت و گوزار بەردەوام بە یەکێک لە پایەکانی ئابووری وڵات دادەنرێ بەڵام تا ئێستا لە هەرێمی کوردستان بەهۆی کەم تەرخەمی و فەرامۆشکردنەوە نەکراوەتە سەرچاوەیەکی گرنگی داهات کە لە تنگانەدا پشتی پێ ببەسترێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام هاوینە هەواری جوندیان لە قەزای ڕەواندۆز.